لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە تەورێکە باسی کۆمەڵێ باشی مرۆڤەکانەکەین یاخود باسی ئەوەکەین کە چۆن بتوانین ئێمە ئەو دەستکەوتە مادیانەی کە هەمانە لەسەر گۆڕانی ژیانمان لەسەر گۆڕان و هەڵسوکەوتی ژیانمان یعنی زۆر مرۆڤمان هەیە ئەڵێن بۆ ئەمەنە باشە کەچی سێریەکەی زۆر فەقیرە زۆر لایەنی مادی کەمە زۆر ناتوانێت بژێ ژیانی خۆ بەڵام کەسێکی بەخشندەیە کەسێکی میرەبانە کەسێکە کاتوانی بەباشی هەڵسوکەوت بکە بەڵام کۆمەڵە مرۆڤی کەمان هەیە جیاوازترە باشە کۆمەڵە کەسی کەمان هەیە کە لە خۆیانە گۆڕێن ئێمە چی پێڵێن لانە لووتبەرزن لە خۆبایی چی ئەم لووتبەرزە لەوەی لوتی بەرزە یاخود ئەم لوت بەرزە وای کردووەکە لەناو کۆمەڵگای بە جیازی دەری بخات خۆی زۆر کات پێش ئەوەی کە ئەو پۆستە یاخود ئەو پلەی کە خۆی ئێستا گەیانوێتی ئەوەی کە لوتی پێبەرزە بەڕەنگە پێشتر کەسێکی زۆر سادە بوو بێت بەڵام ئینتر کە لە هەر شوێنێکا بوو بێت پۆستێکی وەرگرت بێت چوزانم ئەم کەسە جوانتر بوو بێت لە چاو پێشترا ئەم کەسە شادەیەکی باشتری هەبێت ئیتر هەر بابەتێکی تر بێ وای لێ کات کام کەسە لوتی بەرزە بێت تەنانەت تااقەتینێ کە مەرحەبای بەرامبەرەکەشی بکات چۆنی چاکی لەگەڵ بەرامبەرەکەشی من پرسیارێکی ژەکەین بە میوانەکەمان ئێمە خۆمان وا لە کەسەکان ناکەین کە خۆیان لوت بەرز بن ئەمە ئێمە خۆمان وا لە کەسەکانەگەن لوت بەرز بن کەواتە بۆ بە خەڵکێکەڵێن لوت بەرز بۆ لە خۆی ئەگۆڕێ بۆ مامەڵەی جیاوازترە بێ یاخو زۆر کاتمان هەیە ئەم کەساگەر لەناو خێزانەکەیا بێ لە شوێنی کارەکەیا بێ هەڵسوکەوتی لەناو کۆمەڵگایە بێ هەر سەرەکەی کەسێکی جیاوازە هەر ئەتوێ لەگەڵ یا خۆت بگونجێنی نە هەموو شتەکانی تۆ بەلاوە کەمە هەموو شتەکانی خۆی بەلاوە باشە لە کاتێکی شاو ئەگەر بیتە ناو ڕاستەقینەکەیەوە نەخێر ئەسڵەن شتەکانی ئەو خراپە بەڵام چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانەیە و ئەم کەسانە لە کۆمەلگای ئایا لێکەوتیان چییە و چۆن ئەبنە بەشێکی خراپ بۆ ناو کۆمەلگا و لێکەوتیان چیە بۆ خێزان و چواردەوری و بۆ ژیانی خۆشیان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەوزاد ئەحمەد نووسەر و مامۆسای زانکۆ دکتۆر گیان زۆر خێر بێ دکتۆر تۆ شتێک تێ زۆر جوانە من دایم دەستخۆشیت لێ لە بواری نووسین و لە بواری وەرجێڕان و لە بواری ئەدەبیاتە ڕۆڵێکی بەرچاوتێ ئەمە یەکەم جاریشمان نیە لەگەڵ جەنابتاوە چاوپێکەوتنمان هەبێ بە هەموو ئەو ئاستە معریفیە باشی کە جەنابەت هەدا بە هەموو ئەو تێکەڵبوونی کەلتورە جیاوازانەی کە تۆ هەدا بۆچی ئێمە وەکو کەسایەتی خۆمان جاری وایە خۆمان بیرەچێتەوە پێمان وایە کە ئێمە زۆر لە کەسانی تر زۆر باشترین لوت بەرزە بین شتی خەڵکمان بەلاوە مهم نییە بەس خۆمان ئەوەین ئیترە بینە شتێک خۆمان جیاکەینە لە کۆمەلگا کەسی لوت بەرز چییە؟ کەواتە کاک سەرکۆ ئێمە باسی دیاردەی لوتبەرزی یا لە خۆبایی بوونەکەین لە زمانی کوردیا وا بزانم سێ و شەمانەیە مرادیفیەکەن هاوکوفیەکەن لە خۆبایی بوون لوتبەرزی فیز ئەم سیانە تا ڕادەیەک جیاکەنەوە لە هەندێک وشەی تر دواییەنە سەری وەکو کبریا و نەرگسیزم و خودپەرستی و ڕێز لە خۆگرتن و نازنهێنی ئەمانە لەم سێ وشەیە کە هەمانمانەیانەیە لوتبەرزی تۆوتت لوتبەرزی چییە؟ لوتبەرزی فعلەن کەسێک ئاواکە بەڕێکاوە ڕاست لوتی بەرزگاتەوە بەهەرحاڵ بەڕێی من با لە سەرەتا چەمچی لە خۆبایی بوون یا فیز ڕوون بکەینەوە و دواتر دێنە سەر ئەم چەمکە لە بواری کۆمەڵایەتیە لە خۆبایی بوون تەمان بابەتەکە دەرونیشە ینی بابەتی دەرونی سایکۆلۆجی لەم بڵین چەمکە ئەکۆڵێتەوە سۆسیۆلۆجیشە یان کۆمەڵناسی و دەرون ناسی ڕێک لەمە ئەکۆڵنەوە بۆچی ئینسانێک دووچاری لە خۆبایی بوونە بێ یا تووشی نەخۆشی لە خۆبایی بوونە بێت تەمان دوای ڕوونیەکەینەوە من لە ڕاستیە نەخۆشیە و ئەم دیاردەی لە خۆبایی بوونە تا چوو ئەڕوا هۆکارەکانی چین تا دوایی بەڵام ئەگەر بە مانایشی ئاسان سادە و ئاسان لە خۆبایی بوون وەکو چەمەک ڕوون بکەینەوە ئەتوانین بڵین لە خۆبایی بوون حاڵەتێکە یا دۆخیشی دەرونیە ئەو کەسە زیادە ڕۆییەکە لە گەورەکردنی بارستایی خۆی بارستایی معریفی بارستایی خود یعنی هەموو کەسێک کاک سەرکۆ بارستاییشی دیاریکراوی هەیە لە زانینە لە توانە لە داهێنانە لە دەوڵەمەنیە لە سپۆرەکەی خۆیان نازانچی هەر چەنێک بێ هەر تۆ بارستاییەکەت هەیە بەڵام لە خۆبایی
ئەو بارستایە زۆر گەورەکاتەوە زۆر قەبەیەکە. باش دکتۆر کەسێک متمانی بە توانەکانی خۆی بێ ئەمە لە خۆباییە لودبەر خۆی متمانە بە خۆبوون یەکێکە لە سیفەتە پۆزیتیڤەکانی ئینسان کە ئەبێ بێ بەڵام متمانە بە خۆبوون چۆن بیری نەچێ وای لێ نەکا کە ببێ بە جۆرێک لە تۆوتە لودبەرزیە لە خۆبایی بوونیا فیس کەواتە زۆر جار ئەو کەسە کە دووچاری لە خۆبایی بوونە بێ ڕەنگە بە خۆیشی نەزانێ تووشی ئەو وەهما بێ وەهمی ئەوەی کە من زۆر مهمە من زۆر گەورە من لە ئەڵەر یا ئەوانی تر لە کەسانی تر لە خەڵکی تر زۆر لە سەروی ئەوانەوەم زۆر لە پێش ئەوانەوەم بۆیە من ئەبێ لە سووری ئەوانەوە بمە بێ بەردەوام ڕێزم لێ بگرن و نازام تا دوایی ئەم حاڵەتە دەرونیە گەورەکردن و زیادەڕۆیی لە بارستایی زانیاری و پسپۆرەکەی خۆی وای لێکە ئەو کەسە پێ بزانێ یان نزانێت دووچاری جۆرێک لە فیز و لە خۆبایی بوون و لودبەرزی ببێت زۆر باش تاوان ئاست و شێوەی زۆرە لودبەرزی و ئەمانە هەم جۆری فۆرمی شەکلیش زۆرە هەم لە بواری کۆمەلگا یا با بڵێن لە بواری معریفە و لەمانەشە شێوە و ئاستی جۆرا و جۆری هەیە ڕەنگە دیارترینیان با تۆزێ ئەمە ڕوونتر بکەمەوە ڕەنگە دیارترینیان بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە ئەمانەی خوارەوە بنێسە پێتەڵێم چی و چییە من وتم لە کۆمەلگای ئێمە یعنی پێشوەی کەسەکان دیاری بکەم چێ لە خۆبایی و فیزی زۆرە من وتم لە کۆمەلگای ئێمە کەواتە لە کۆمەلگاکان کۆمەلگایەک بۆ کۆمەلگای شر فەرقی هەیە یعنی دیاردەی فیز و لە خۆبایی بوون لە کۆمەلگای کراوە کۆمەلگای پێشکەوت و کۆمەلگای پیشەسازی تا ئەندازیشی زۆر کەمە بێتەوە بەڵام لە کۆمەلگای داخرا و لە کۆمەلگای دواکەوت و لە کۆمەلگای پێشمۆ دێردا لە خۆبایی بوون ئەبێ بە دیاردەیەشی قوبوڵ کراو لە بینی دوو جووتکەوان قوبوڵ کراو لە خۆبایی بوون لە سەردەمەکانی پێشوە لە سەدەکانی پێشوە وەختە بڵێم لە 50 ساڵ لەمە پێشیش ئەگەر بشێ فترەی زەمەنی دیاری بکەین دیاردەیەکی زۆر نۆرماڵ بوو زۆر ئاسایی بوو و بگرە پێویستیش بوو یا با بڵێن قوبوڵکراو بوو لەلایەن کۆمەلگا لایەن تاک و گروپ و هەموو کۆمەلگا کەسێک لە خۆبایی بێ هەموو کەسێک نا کەسی دیاری کراوە بۆ نمونە دکتۆر پزیشک ئەندازیار فەیلسوف شاعیر ئەمە لە سەردەمەکانی پێشوە ئاڵێم کەسی دەوڵەمەند سەرۆک عەشیرەت پاشا بۆ ئەمڕۆ سەرۆک حیزب سەرۆک دەوڵەت بەڕێوەبەری دائیرەیەک بەڕێوەبەری قوتابخانەیەک مامەسای زانکۆ و ئەمانە هەمووی جۆرێک لە فیز و لودبەرزی و لە خۆبایی بوونی تایە وەکو وتم لە سەردەمەکانی پێشوە قوبوڵ کراو بە پێچەوانەوە ئەگەر پزیشکێک یا سەرۆک عەشیرەتێک یا کەسیشی زۆر دەوڵەمەند یا فەیلسوفێک شاعیرێکی لە بین دوو جووتکەوان گەورە من حەزم لە وشەیە نییە بۆ شاعیر ئەگەر جۆرێک لە خۆبایی بوون و فیزی نەبووایە زۆر ڕێزی لێ نەئەگیرە کۆمەلگا زیاتر ڕێز لەو کەسانە ئەگرێ کە دووچاری ئەو حاڵەتی گەورەبوونی بارستایی خۆی یا گەورەبوونی زانیاریەکانی ینی کۆمەلگا بوو ئەوەی قوبوڵە لە سەردەمەکانی پێشوە بەڵام دوای ئەگەر پرسیارەکانی ئێوە نازام چۆنەوێ بەڵام لەم سەردەمەی ئەمڕۆیە بە تایبەتی لەگەڵ هوشیاری کۆمەڵایەتی پێشکەوتنی تەکنۆلۆژی و ئەم گۆڕانکاریە گەورە ئەلکترۆنیانی کە ژیانی تاک و گروپەکانی کۆمەلگای گۆڕیوە پەیوەندیەکان گۆڕاون ئەم دیاردەی بڵێ فیز و لە خۆبایی بوونە تا ئەندازیکی زۆر کەم بۆتەوە ئێوەش ئەستی پێ تەنانەت لای پزیشکیش کە چۆن تەعامل لەگەڵ نەخۆشی داماوە کە ئێستا ئەبینی پزیشکیش تۆزێ لەو لودبەرزی خۆی کەم کردووە باش اینجا دوکتۆر بگومان ئەمە نازام بەڕای من ئەمە دیاردەیەکی زۆر ناشینێ لە کەسەکانە هەبێ لودبەرزی یاخود لە خۆبایی بوون ئیتر بەر هۆکارێک بێت کە هەیە سەرکۆ لە سەرەتایە شتێکی زۆر جوانی باس کراویش ئەوەیە کە ئێمە خۆمان کەسەکە خۆی هۆکارە بوو ئەوەی کە بگاتە ئاستی ئەم لودبەرزی و لە خۆبایی بوونە یاخود نەخێر ئێمن کەسانی چواردەورین ئەو کەسە زۆر بە گەورەتر لە چاو پێشترا سێرەکەن ئیتر کە گەیشتۆ بە هەر ئاستێک وای لێکن کە بگاتە ئاستی لودبەرزی و لە خۆبایی بوون لە ڕاستیە هەردووکێتی هەم کەسەکە خۆی ئەوەی لە بوارێکە پسپۆریشی باش یا دەگمەنی هەیە یان داهێنانێکەکە خۆی ئەو وەکوتم بارستایەکەی لەلا زۆر گەورە ئەبێ ئەوەی کردوێتی پێ وایە زۆر لەوە گەورەترا و لایشتر ئێمە یا با بڵین کۆمەلگا وەکوتم تاک و گروپەکانی کۆمەلگا دەوروبەر و ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی کۆمەڵایەتی زاراوەیەکی ترە کە ئەم شتانە بە نۆرماڵ تەماشاکە و
بە حاڵەتێکی زۆر ئاسایی وەکوتم ئەگەر ئەو کەسە لە خۆبایی نەبێ ڕەنگە بە ئەمە لە سەردەمەکانی پێشەوە کوتم ێسا کەمەوەتەوە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ هەردوو لە هەم کۆمەڵگا هەم کەسەکە خۆی هاوبەشن لەو خاڵەیە کە ئەم حاڵەتە ئەم دیاردەیە کەوتم وەکوتم دیاردەیەشی لە ڕاستیە نەخۆشیشە قوبولکراویشە ئەمە لای ئەو کەسانە هەیە. باشە دکتۆر ئێستا لە لای خۆمان زۆر جار کەسێک ئەگەر بە شێوازێکی جیاوازی بینین ئەڵێن فیز بەچیۆ لێی وای پێڵێ شانازی بەچیەوەکەی یانی زۆر جار کەسەکان کە بەڕێزت پێشتر ئاماژەوە پێیان لەوانەیە لە پۆست و پلەیە کابوو بێتن بۆیە کەشتونەتە سەرەوەی کە لوت بەرز بن یاخو لە خۆبایی بوون زۆر کەسێ هیچی نییە بەڵام لوت بەرزە فیز لێیە یعنی ئەمە ئەتوانین پێیان بڵێن کەسێکی نەخۆشی دەرونی ئەیە یان کەسێکە خۆی بە جیاواز لە کۆمەڵگا زۆر ڕاستە طبعاً ئەوانەی کە لە بوارێکە داهێنانی گەورەیان کردووە یا لە پسپۆریەکە شارەزان زۆر و ئەتوانن خزمەت بە تاک و بە کۆمەڵگا بگەێنن و ڕۆڵیان زۆر ئیجابیە ئەمانە تا ڕادێک پارێزگاری لەو توانا و لەو تایبەتمەندی خۆیانەکەن کە هەیەە ڕەنگە لە سەرەتا بە جۆرێک لە فیز و لە خۆبایی بوون دەربکەوێ بەس ڕەنگە من نەچێتە ناو فیز و لە خۆبایی بوونەوە فیز و لە خۆبایی بوون کاک سەرکۆل لە هینا دەرەکەوێت زیاتر لە هەڵس و کەوتە لە جۆری قسەکردنا لە دید و تێڕوانینی من بۆ تۆ چۆن مامەڵە لەگەڵ تۆکەم چۆن گفتوگۆل لەگەڵەکەم لە کاتی قسە و گفتوگۆکانی خۆمە تەمان هەموو وشە و ڕستە و ئایدایە کە من دەریە بڕم لە مێشکەوە لێەوە تۆ تەفسیری بۆکە ئێمە خۆی یعنی من کە تۆ بچوو بکەمەوە یا تۆ بە کەمتر لە خۆم ببینم یا یعنی لە جۆری هەڵس و کەوت و ڕەفتار و جۆری مامەڵەکردن لەگەڵ لەوەیە دەرەکەوێت ئەژینا کەسانی وامان زۆرە داهێنانی گەورن سپۆری گرنگیان هەیە و توانایشی زۆر گەورەیان و خاوەن بەهرەیەکی گرنگن بەڵام لە کاتی مامەڵەکردن لەگەڵ تۆ لەگەڵ خەڵکا لەگەڵ مناڵ گەورە هەر ئاستێکا بێ زۆر کراوە و خاشی و متەوازیع زۆر خاچی و متەوازیع ڕێک پێچەوانەی لە خۆبایی بوونە یعنی لە بینی ئەم دوانە لە خۆبایی بوون و تەواز یا خاچی چۆن ئەو کەسە ئەو هاوسەنگی تۆوتت کاک سەرکۆ ئاماژەت بۆ فعلەن بابەتیشی باش کرد کە هەیە هیچی نییە هیچی نییە شانازی پێوە بکە لە کاتێکا لە خۆبایی شتێکی هەیە لە بەردەمی من و تۆیە لە بەردەمی کۆمەڵگا شانازی پێواکە و لێەوە بێ ئەوەی بخۆی بزانێت تووشی جۆرێک لە غرور و لە خۆبایی بوونە بێ بەڵام هەیە هیچ یەشێک لەمانەی نییە کەچی ئەو حاڵەتە غروری هەیە ڕێک ئەوە نەخۆشیە ئەم نەخۆشیە یا ئەم جۆرە غروری ئەو کەسە دەرێ بڕێ بێ ئەوەی شتێکی گرنگی کردبێ ڕەنگە ماسکێک بێ یا پەردەیەک بێ بۆ داپۆشینی ئەو بێتوانایی و ئەو کەم دەستی و ئەو بێبەهرەیەی لەو کەسەیە هەیە زۆر باشە دایە بۆ ئیشارێتەوە یاوێ بڵێ من نەخێر من ئەوانم و یا ڕەنگە پەیوەندی بە پەروەردەوە هەبێت جۆری پەروەردەی ژیگەی خێزانی یا ڕەنگە ئەو کەسە شەرمکە آخر هەنێ جار کەسێک شەرمەکە ئێمە پێڵین وشکەیە نازانێت تەعامل بکایە توانایی هینی نییە تەواصل و کۆمیونیکیشن پەیوەندی لەگەڵ ئەوی تر حاڵەتە دەرونیەکەی شەرمێکە تایە و نازانێت مجاملە بکە نازانێت پێ بکەنێ لە خۆی شەرم زاڵە بەسەریە حاڵەتی شەرم ڕەنگە ئەمە لە ڕووکارە وەکو لە خۆبایی بوون یا فیزێک دەربکەوێت بەڵام لە ڕاستی ئەو کەسە لە خۆبایی و فیزی نییە ئەی ڕەنگە لە ژینگەیەکی ترا لە ناو کۆمەڵە کەسی ترا گۆڕانکاری بەسەرا بێت بەڵام دوجار بەم سۆگەری ئەمە نەخۆشیە یعنی لە خۆبایی بوون تۆ ئاگاد لەوە نەبێ و شیار نەبی بەرامبەر بەوەی قەبارەی خۆت زۆر گەورە لەوە زیاترەکەی کە هاتە ئەگەر وشیار نەبی بەرامبەر بەوە دووچاری جۆرێک لە فیز و لە خۆبایی بوون ئەبی و ئەبێ بە نەخۆشی من زاراوەیەکم داناوە خەریکی نووسینی ئەو بابەتەشم ناوم ناوە فیزی معریفی طبعا فیزی معریفی یا فیزی ڕۆشنبیری یعنی ئەمە بوو لە بواری فەیلسوف و شاعیر و ئەدیب و نووسەر و جگە لە مامۆستای زانکۆ و پزیشک و سەرۆک عەشیرەت و مەحامی و سەرۆک حزب و سەرۆشی دەوڵەت و مدیری عام و نازانمەمانە کە هەر کەسنە ئەو پۆستەوە هەر لە خۆیانەوە جۆرێک
بڵین لە خۆباییبوونیان تیا دروستە بێ و مامەڵەیان لەگەڵ تۆیان ڕەنگەهاتەوە یەکسەر ئەم لە خۆباییبوونە بەڵام جۆری شترێ فیزی معریفی ئەوە من خۆم یەکسەر چمەناوە بابەتەوە بۆی ئەمەش بابەتێکی گرنگە لای ئەدیبان و شاعیران و نووسەران و یا فەیلسوف وەرەوە ئێستا سەردەمی فەیلسوف نەماوە ئەوەی خۆی بە فەیلسوف ئەزانێ هەڵەیە فەیلسوفی جاران مەبەستن بەمانە کلاسیشی و تەقلیدیەکەی بەڵام ئەم حاڵەتە شەیە فیزی معریفی یا فیزی ڕۆشنبیری یای ڕەنگە لە ڕووکەشە لە ڕووکارە خۆی بە نۆرماڵە بە قاکەڕایە بە تەواضوع پیشان بدا بەڵام کەیتە سەرباسی ئەدەبووە ئیشەکانی خۆی ئەو کتێبانی چاپی کردووە و ئەو کارانی کردوێتی ئیتر یەکسەر نەغمەی دەنگیە گۆڕێ و جۆری گفتوگۆیە گۆڕێ مامەڵەکردنیە گۆڕێ یەکسەر ئەو فیز و لە خۆباییبوونی کە لە دەرونیە لە ناوەوە لە سایکۆلۆجیا هەیە یێتە سەرەوە یەکسەر ئیتر هەستی پێەکە ئەمە بە تایبەتی ئەگەر تێبینی یا سەرنج یا ڕخنەیەکە تێبێ لەسەر کتێبەکە یا لەسەر بۆچوونەکە یا لەسەر شیعرەکەی ئەگەر تێبینیەکە تێبێت تر هەڵەچێ و ئەم حاڵەتی لە خۆبایی و لوود بەرزیە یێتە سەرەوە یەکسەر لە ڕەفتار و قسەکردن و لە جۆری مامەڵە و لە گفتوگۆکانیان دەرەکەوێت زۆر باشە دەست خۆش بە دکتۆر ئایا توانین بڵین لە خۆبایی بوون بەرگریەکی دەرونیە بەرامبەر بە برینداربوونێکی مێژووی لانەخان ئەم قسەیەک جوانە ڕازەکەی یعنی ئایا لە خۆبایی بوون لە بینی دوو جوودکەوان هەمیشە نێگەتیڤە هەمیشە ڕەتکراوەیە هەمیشە سەلبیە نە هەموو شتێک ڕێژەیە یعنی هەموو چەمچێک هەموو بابەتێک هەموو داردیشی کۆمەڵایەتی ئەتوانین بە شێوە ڕێژەیەکەی لێکدانەوەی بۆ بکەین یعنی ئەتوانین وشەی تر بەکاربێنین بەرامبەر بە لە خۆبایی بوون لە زیاتوی بڵین ئەو کەسە لە خۆباییە ڕەنگە نەزانێت مجاملە بکات تەواضع و خاکی بوونی تیانە بێ بەڵام وەکو تۆ وتێت جۆرێک لە من پێشتر وتم پاراستنی ئەو دەستکەوتە ئەو توانایە ئەو بڕوانامەیە ئەو شیعرەی ئەو هەیەی نازام ئێوە پارێزگاری لەوە بکە تۆ وتت بەرگری لێ بکە هەمووی ڕاستە ئەمانە فعلەن حەقی خۆیەتی ئەنیشتاین خاوەنی تەبەن ناودارترین زانای دنیا لە سەدەی بیستەمە وە خاوەنی گەورەترین داهێنانی ڕێژەگەرایی بەڵام لە ژیانی ڕۆژانەیە لە هەڵس و کەوت و تەعاملی لەگەڵ خەڵکیە زۆر کراوە و متەواضیع بووە زۆر لەگەڵ مناڵ و گەورە و کارەکەر و لەگەڵ زانای گەورە و سەرۆک وڵات و لەگەڵ هەمویانە بە هەمان شێوە تەعاملیە کرد لای ئێمە لە کوردستانە یان ئەوە لە دوایە باسیەکەین ئایا لە کۆمەلگای ئێمە ئەم دیاردەی لە خۆبایی بوونە لەم دوو ئاستا لەم تو توێژەیە چۆنە و چۆنیەوە بە تەعجیلی کەمی ئەگەر ئێوە پرسیارەتانە باشە بەهەرحاڵ هەر بۆ وەڵامی پرسیارەکەی لانە خان فعلەن تا ڕادەیەک تا ئەندازەیەک ڕەنگە ئەو کەسە مافی ئەوەی هەبێ کە ناوی نانین لە خۆبایی بوون بەڵام جۆرێک لە شانازی بەڵام نەگاتە ئاستێکی بەرز ڕێژیشی وای نەبێت دووچاری لە خۆبایی بوونی بکەی چێکە تۆ شانازیەکەی بەوەی میدیاکارێکی سەرکەوتووی بەرنامەی زۆر جوان پێشکەشەکەی شانازی بەو دەستکەوتانەی خۆتەواکەی تر لە فەیلسوفەوە بۆ شاعیر بۆ بەس ئەم شانازیە واو لێ نەکا کە کەسێک بەلات یعنی ئەم توانایە ئەم بەهرەیە فیزی بەسەرالی یعنی وا بکە هەتا کاک سەرکۆ هەتا تۆ متەواضیع و کراوە و خاکی بیت داهێنانەکەت گەورەترە بێ بەڕاستی یعنی زیاتر خۆشەویستە بی بەڵام شتێکی کەمت کردوێ و بارستایی خۆت گەورە بکەیتەوە وابزانی زۆر گرنگی خەڵک لێت دوورەکەوێتەوە یا ڕەنگە ئەو داهێنان و دەستکەوتە گەورانی گەورە بچووک بەهەرحاڵ ئەو زۆر بەلایەوە گرنگشی کە کردوتە دکتۆرەڵێ ئەسەڕێتەوە ینی زۆر کەسێ و لێت دوورەکەوە لێو دوورەکەوێت ینی زۆر کەسەیە دەستەواژەیەکی هەڵپەی هەیە بە تایبەتیوانەی خۆپەرستن یان لوودبەرزن هەڵپەیانەیە بۆ شتەکان زوو ئەیانوێ بەر شتەکان بکەن زوو ئەیانوێ ینی تەمەحگەریشیان هەیە ئەیانوێ مشتەکان بۆ خۆیان بێت ئەنجا کە تۆ شتێکەکەی بە پێکەنینێکی بەسیت وەی تۆسیە یعنی بە شێوازێک مامەڵ ینی جوانێ ڕستێکیش پێناڵێ بە ڕەفتارێک مامەڵە و لەگەڵا بکە توی پێ بچووکەکە بەڵام لە وەختێکا کە تۆ ئەیبینی ئەو زۆر زۆر خۆی لە واقعا خۆی زۆر بچووکە بەڵام خۆی لەو پەڕی دنیا مێنێتەوە لێکەوتەی ئەم جۆرە کەسانە بۆ کۆمەڵگا چ کاریگەریەک بەچێڵێ
نێرێنەکانیان چییە لەسەردا بۆ نمونە من ئەڵم لەگەڵ دکتۆر دانیشم لەوانەیە گەر 4 ڕستەی معریفی جوانم پێ بڵێ من سوودی لێ وەرەگرم بەڵام کە لەگەڵ ئەو کەسانەیە دانیشی بەدەر لەوەی سوودی پێ بکەێنێ وزەش لە تۆ بە تۆ بێوراکات تۆ لە ژیانە تۆرێنێ تۆ لێکات لە کۆمەڵگات دکتۆر ئەو نوع کەسانە زۆر کات خۆیان بە دوورەگرن لە کەسانێک کە لە خۆیان زیرەکتر بن لە خۆیان دوکانە نزمتر بن جوانە زۆر ڕاستە ئێوە ئاماژەتان بۆ بابەتێکی زۆر هەستیار کرد فعلەن ئەو بابەتە زۆر گرنگە یعنی کەسی لە خۆبایی هەنێ جار جگە لەوەی منوتم لە گفتوگۆ و هەڵسو کەوتۆ ڕەفتار و هەنێ جار بە جۆرە پێکەنینێک یا زەردەخەنەیەکی تاڵ ئەگەر پشێوا بڵین وەڵامی ئەو کەسە ئەداتەوە ینی ئەوێ پێی بڵێ لە میانی لە خلالی ئەم کە تۆ شتێگەڵی بۆ چونێک بە یا توانای خۆت یا باسی ئیشەکانی خۆت دەستکەوتەکانی خۆتەکەی ئەو بە جۆرێک لە پێکەنینێکی ناشرین ئەوێ لە خلالی ئەو پێکەنینەوە بڵێ ئەوەی تۆ هیچ نییە ئەوەی تۆ ئەو شتە ئەوە نییە من لە پێشتۆمەوەی من گەورەترەوەی من گرنگتر ینی وەکو تۆ وتت ڕەنگە ئیرادەی و کەسە دابەزنێ یا جۆرێک بێ لە سوکایەتی پێکردن یا ڕەنگەوا لەو کەسە بک بڵێ ئەو بەهرە و توانایەت نییە و فعلەن کاریگەری سەلبی یا کاریگەریی خراپ لەو کەسە بکە بەتایبەتی گەرەو کەسە خاوەن بەهرەکە بڵێن ئەگەر پشێوا بڵێن بە گرنگ و گەورە و کاریزما بزانێ بۆ نوێ خوێنکارێک لەگەڵ مامۆسای زانکۆیە یعنی خوێنکارەکە هەمیشە بە جۆرێک سەیری مامۆساکەیەکە کە کەسیشی کاریزمیە گرنگە خاوەن معریفەیەکی زۆرەوێ لی فێر بێ لێوەی سوودی لێوەرگێ بەڵام مامۆساکە مامۆسای زانکۆ من شتی وامان زۆر بینیوە لە زانکۆ بە جۆرێک مامەڵە لەگەڵ خوێنکارە بکە هێڕوخێنێ لە جیاتی ئەوەی لە بریەوەی کە هانی با و ڕێگەی پیشان بە دەرگای بۆ بکاتەوە و ڕێگەی پیشامدا کەچی هەیڕوخێنەوە ئەم حاڵەتە ئەم دیاردەیە زۆرە جا ئەو کەسا و مامۆسایەوە بزە پێی بزانێ یان نەزانێ ڕۆڵێکی زۆر سەلبی لەو بوارەیە بێت لە کۆمەلگای ئێمە ئەم حاڵەتە زۆر دیارە بەڕاستی ئێمە ئەم دیاردەیە زۆرە بینین ئیتر ئەگەر لە پزیشکەوە تەماشا بکەی لەگەڵ نەخۆشی داماوە چۆن تەعاملەکە ئەمە بەڕاستی بابەتێکی بابەتێکە حەقی وایەوە بەرنامەی تایبەتی لەسەر بکەن پزیشک بۆ مامەڵە لەگەڵ نەخۆشاکە بەو شێوەیە یعنی هەنێک زاراوەی ئینگلیزی و هەنێ شت بەکارێنێ یعنی ئەجا خۆ ئەگەر نەخۆشەکە تۆزە زانیاریە بێ هەنێک پرسیار یا بۆچوونی تر بۆ پزیشکەکە دەرببڕێ تووڕابێ من ئەو حاڵەتەم بینیوە بەسەر خۆماتووە هەنێشتی و تووە پزیشکی چاو بوو تم دکتۆر آخر ئەمە وایە و من وەرزشەکەم من واکەم هۆرمۆنی جەستە و هۆرمۆنی کۆرتیزۆڵ هۆرمۆنی دیسترۆنین ئەمانە واکا کاریگەری ئەو ئاگای لەو شتانە نەبوو بەهەرحاڵ تووڕە بوو تۆ لە من باشترە زانینە ئەم جۆرە مامەڵەکردنی پزیشک لەگەڵ نەخۆشە بە ئەندازیشی زۆر هەڵەیە مەفروضای گوێی لێ بگرێ و ڕێزی بگرێ ئەمە تەمان یاسایە یاسای مافی نەخۆش چۆن پزیشک مافی نەخۆش هەیە مافی تا دوایی یعنی ئەم جۆرە مامەڵەکردن لە کۆمەلگای ئێمە لە لای پزیشکەکانی ئێمە هێشتا باوە هێشتا ئەنجا لانەخان نەخۆشەکانی ئێمە خەڵکی ئێمە بە زۆری وان کاسنە بەردەمی دکتۆر بە یەکنەوە خۆیان بچووکەکەنەوەی تو دکتۆر هەرچیەک بڵێ ئەمە گرنگەوە ڕەنگە ئەمە هۆکارە دەرونیەکەی ئەبێتەوە و کەسە چاک بێتەوە نەکەو عیلاجی دکتۆر بۆ یانووسێ هەنێجا عیلاجەکان ئەوە نەهین نین کاریگەریان نییە ئەسڵەن بەسێ دەرمان و هەبوو ئەمانە هەیە زەرەری زیاترەوە بڵێت بەڵام لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە ئەو دوو هۆرمۆنە هۆرمۆنی کۆرتیزۆڵ و ئەمانە تۆ بەختەوەربی دڵ خۆش بێ لە بەرنمەیەکا باسیەوەمان کرد لەسەر جوانی و ناشرینی هۆرمۆنی ئیسترۆسین هۆرمۆنی دۆمپامین یا ئەکسی کۆرتیزۆڵ ئەمانە لە جەستە تا زۆرە بێ نەخۆشیەک دەبێت چاکە بێتەوە بەهەرحاڵەوە بابەتی شترە بەڵام مەبەستم مامۆسای زانکۆیە پزیشکە حامیە وەکوتم سەر و عەشیرەتە کەسی دەوڵەمەنە نازان چی ئەمانە بەڵام نەزان پێشی ئێوە بەمەوە لەم سەردەمی ئەمڕۆیە ئەم شتانە گۆڕانکاری زۆریان بەسەر هاتووە نازانم ئێوە هەستی پێیەکەنیانە یعنی زۆری هێشتا ینی خەریکە بڵێم تەنانەت لە کۆمەلگای ئێمەشا ئەم دیاردەی لە خۆبایی بوون و لوودبەرز و فیز و ئەمانە
کەم بووەتەوە. دکتۆر ئەم لە خۆبایی بوونە ئەمە خۆشەویستی خودە یاخود ڕق لە خودەکە بە شێوەیەکی جوان لە ناخەکانە خۆی شاردۆتەوە. ئافرم ئەوە لە تەمەمە لە سەرەتا شتێکم بوون وتم فیز و لە خۆبایی بوون و لوت بەرزی ئەم سیانەم دەستنیشان کرد بەڵام وشەی ترمانەیە بۆ نمونە کبریا ڕەنگە مافی خۆت بێت جۆرێک لە کبریاتە بێ کبریا نازام لە کوردیا چیە یعنی ینی شتێکی قەیچێک خاڵ کەسێتی خۆت بێت بڵێ من ئەوە یعنی وشیاربی بەرامبەرەوەی ڕێژەکەی ئەوەنە زۆر نەبێ بگاتە ئەوەی کە تووشی لە خۆبایی بوونبی یان لانەخان وتی خودپەرستی ئەوەی لە زاراوەی کۆمەڵاسیە پێوترێ نەرگسیزم یا نەرجسیەت نەرجسیەت زۆر کەس بێەوەی بە خۆی بزانەوە خودپەرستی یا خۆخۆشویستن خۆی خۆشەوێ ڕەنگە بە ڕێژەیەکەم کەسە حەقی خۆی بێ یان ڕێز لە خۆگرتن من ڕێز لە خۆمەگرم بەڵام لە خۆبایی نیم ئەمانە هەمووی ئەگەر یەک خاڵ بشێت ئەوە بەرم کاک سەرکۆلانە خان ڕەنگە هەرسێکمان ئێمەش جۆرێک چەشنێک فۆرمێک لە فیزمانتیا بێ بە خۆمان نەزانی ڕەنگە کە لە تعامل من وەکو مامۆسای زانکۆ وەلەوە هەرگیز ئەمە ناکە من یا لەگەڵ نازانم یعنی ڕەنگە ئەوی تر هەستی پێ بکە بەرامبەرەکەم هەست بەوە کە ئایا ڕەنگە من نەزانم ڕەنگە ئەمە تا ڕادەیەک هەبێ لە کەسێکە بەس ئەگەر هوشیاریەکە هەبێ یعنی تۆ هەمیشە وریابی بەرامبەر بەوەی کە فیز و لە خۆبایی بوون نەفرۆشی بەرامبەرەکەت طبعا تەواضعیش هەموو شتێک ڕێژەیە تەواضعکەش خاچی بوونەکەش بە ئەندازەیەک نەبێت کە ببی بە نوکتایە گاڵتە و پێ بکرێ نازام چی ئەمانە یعنی هەمیشە هاوسەنگیەک ڕابگری لە سەنجیەک و سنووردارێکیش بۆ بابەتەکە دابنێتەوە لەگەڵ ژیانی خۆتانی بۆ ئێمەێکی ڕۆحی شاد بێت سەرۆک مامجەلال کە ئێستا خۆشی لە ژیانەنەمەوە لە هەموو بوارێک کاتوانین بە نمونە بێنین خاوەن کەسایەتیەک و سەرکردە بەڵام کە کەسێک بوو پێدای پێمانەوت ئەمانوت لەگەڵ مناڵە لەگەڵ گەنجە لەگەڵ گەورە بەمە شۆ ناوەستا ئاهاو پەیوەندی ڕق و چاکەشی بەیەکەوە بەس زۆر ینی ئەمە خاوەن کەسایەتیەک کە ئەزانین بڵین لە شوێنی خۆیەتی بەڵام دوود بەرسی ڕاستە بۆیە هیواداری تۆ ئاماژەت بۆ مامجەلال کرد ئەوە و مۆزوعەکەمانە نیە بەڵام ئەو سیفەتەی تیا بوو هەر لە 60ەکان و 70ەکانەوە لە سەردەمی پێشمەگایەتی و تا ئەوەیە گاتە سەرۆک کۆمار مامجەلال کەسێکی کراوە و خاچی بووە و ئەمە بووە هۆی سەرسوڕمانی زۆربەی سەرکردەکانی وڵاتانی عەرەبی وڵاتانی دنیاش کە کراوەیە و نوکتە لەسەر خۆیەکە و هەندێک سەرکردەی تری ژوان بۆ نمونە سەرۆشی فەڕەنسا یا نازام زۆر سەرکردەی تر کراوە و خاچین لە تعاملە بەڵام سەرکردەی دیکتاتۆر و بەعزێ سەرکردەی تر ڕەنگە ئەوە قبوڵ نەکات تا دوایی ئەمەیان بابەتێکی ترە بەڵام زۆر ڕاستە ئەمە لە ئاستی سیاسی لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی معریفی و ئەدەبی و ڕۆشنبیری شاعیری وامان هەیە لە بەرنامەکەمان تەواو بوو کاتەکەمان کۆتایی بۆ نمونە لە کۆم شاعیری ئەسڵەن لەم سەردەمەیە سپۆری و بواری معریفی و تەکنۆلۆژی ئەمەنە زۆر بووە یعنی کەس بواری شعری کەمترە بەڵام ئەوە بە بازارە ئەڕوا بە یەکنەوە تۆ چوار شعرە نووسیوە کوردەواری خواڵی عەرزەکە بەسەر تا بڕۆم بابەت لە تەفەڕوعاتی تری زۆرە بابەتە قسە زۆر هەڵەگرێ ئینشەڵا لە پرۆگرامەکانی ترا تاوتی بابەتەکە زیاترەکەین دەست و چاوە خۆش بە دووبارە